ئێستا ئێمە لە خزمەتی پاشای لاشاین، لە خزمەتی ژوورێکین کە تایبەتە بە قەستەرەی دڵ. ئەم قەستەرەیە پێویستی بە جلی تایبەتە و پێویستی بە ئیکویپمنت و بە جیهازی تایبەت هەیە. هەمووی لە خزمەتی چیایە؟ هەمووی لە خزمەتی خوێنبەری ئەم دڵە بچکۆلەیەیە. ئەم دڵە پێکهاتووە لە ماسوولکەیەک و گۆشتێکی زۆر بەسیط کە حەجمەکەی نزیکی ڕوبع کیلۆیەکە، 225 بۆ 325 گرام، درێژەکەی 12 بە 9 بە 6 سانتیمەترە. واتە ئەمەی ساکەنە لە حەجمی دەستێکایە کە نوقاوە. واتە ئەم دڵە دڵێکی تەبیعیە، تۆزێکیش گەورەترە لەو دڵی کە ئێمە ئەمانەوێت. واتە ئەمە هیچ دڵی پیاوێکی گەورەیە کە پێڵێن دڵەکەی دڵی گەورەیە و جێ هەموو شتێکی تیا بێتەوە. پێکاتی ئەم دڵە چییە بەڕێزەکان؟ ئەم دڵە بەو گەورەیی خۆی پێک هاتووە لە ماسوولکان بە دەرەجە یەک کە ماسوولکەیەکی تایبەتە بە دڵ. لە هیچ شوێنێکی لاشەیە ئەم جۆرە ماسوولکەیەمان نییە کە پێوتێ کاردیەک مەسڵ. بۆری خوێن کە بۆی هاتوو و لی دەرچووە و کارەباییاتی دڵ کە پەخشە بێتەوە بەناو هەموو دڵە و پەردەیەکی شەکە بە دەوری ئەمەیە چەندراوە کە پێوترێ پێریکۆردیەم. خۆشەویستەکانم، ئەم دڵە عەزەمەت و گەورەیەکەی لەمەدایەکە لە 21 ڕۆژی کۆرپەلەی مناڵ لە ناوسکی دایکە